وتمان ئەو مۆزوعی تەرکە ئەمێنێت بۆ ساڵیشکیان ناوتیان بەڵێ هەر ئەمێنێت تەنانەت مشریفەکانی خۆشیان ئاگیان لێ نەبوو. داواکاریەکانتان چییە؟ وڵی بەگشتی سێ داواکاریمان هەیە، یەکیان دخول عام، یەکیان دواخستنی وزاری و ئەوی تریشیان بۆ تەرکی عەرەبی و کوردیە. وەڵام ئێمە خۆمان بۆ تەرکی عەرەبی و کوردیەکە هاتووین بەڕاستی. هەندێک قسە هەبوو حەزەکەم بیکەم، بۆ نمونە وەزارەت لە جوابی ئێمە یا چەند جاروتیانە ئێمە 3 ساڵ لەمەوە پێش کتابێکمان بڵاو کردوتەوە، ئەو قەرارەمان بە ئێوە وتووە بۆیە ئەبوویەوە خۆتان ئامادە کردایە، بەڵام وانە لەبەرەوەی ئەو شتە زۆر دەنگی نەیە و ئەوان زۆر بڵاویان نەکردەوە. تەنانەت ئێمە پار لە وەزارەتی خوێندنی باڵا و هەندێک مشریفاتن بۆ مەکتەبەکەمان قسەمان لەگەڵاکردن کۆبوونەوە لەگەڵ خوێندکارەکانمانە، وتمان ئەو مۆزوعی تەرکە ئەمێنێت بۆ ساڵیشکیان ناوتیان بەڵێ هەر ئەمێنێت تەنانەت مشریفەکانی خۆشیان ئاگیان لێ نەبوو. باشە ماگەر بۆ منە نەکرێت بە اختیاری ئەم دووانەیە، ئەمە کاریگەری چی لەسەر ئێوە ئەبێ؟ وڵی بەڕاستی زۆر زەرەری هەیە بۆ ئێمە دەرەجە دابەزێ، هەرچەند ئەمان خۆشیان ئەوەیانەوێت یانەوێت دەرەجە دابەزێ بۆی ئەو زەختی لەسەر توبعام هەیە کەم بکرێتەوە، بەڵام ئەو زەختەشی کە هەیە لەبەرەوەی تەعینات لە توبعامە زۆرە. ئەگەر سیستەمەکە سیستەم بووایە تەعینات لە هەموو بەشێک بوو تەلەبە ئەو زەختی ناخستە سەر توبعام، وایە یان نا؟ بخۆ بەنیازی نمرەی چەندیت؟ وڵی خوا گەورەی شەڵا، بەڵام پێم خۆشە توبعام بێنم، بەڵێ من زانستیم و ئێمە بەڕاستی وەکو تەلەبەی زانستی گوناحە کوردی و عەرەبیمان بۆ داخڵ بێت، لەبەرەوەی هیچ عیلمی نییە شیعر لەبەرکردنەوەمانە و مەسەلەکەش زمانی دایک نییە کە بڵێن ڕقە بەرامبەر کوردی و ئەمانە، بەڵام بەڕاستی شیعر لەبەرکردن هیچ ڕەبتیشی نییە بە عیلمەوە. باشە ئەگەر کوردیەکە وایە عەرەبیەکە لابەرن، وانە خۆ عەرەبیەکە زمانی دایک نییە و عەرەب لەوەتی هەیە حساب بۆ تۆ ناکا و لە ڕۆژئاوا چی لێ کردیت و ئەگەر سیستەمەکە سیستەم بووایە عەرەبیەکە بۆ فێربوونی زمانە بوو، بەڵام ئێمە تا ئەمڕۆ تەنها بۆ هێنانی دەرەجە بووە. ئەگەر بۆ فێربوونی زمانەکە بۆ ئێمە لێ ڕاقین بەڕاستی عەرەبیمان پێویستە بڵێ تو نەڵێ، بەڵام بۆ فێربوونی زمانەکە نەبووە، تەنانەت زۆربەی مامۆستاکانی هاوڕان لەگەڵەوەیە کە بەس بۆ هێنانی دەرەجە بووە. ئەو کاتێکەمەوە لە بەردەستانە فریاکەون بۆ کۆششکردن؟ وڵا کاتەکە درێژ بکرێتەوە باشترە، بەڵام ئەگەر تەرکەکە بکرێ وڵا فریاکەین. تۆ بەنیازی نمرەی چەندیت؟ وڵی خوا گەورەیە، ئیشتاڵا ئەمان زمان گەورەیە، خۆنمان گەورەیە، ئیتر منیشی وادارم کوردی و عەرەبی ئارەزوومەندانە بکرێتەوە وەک ساڵانی ڕابردوو. بەڕاستی ناحەقێکی زۆر گەورەیان کردو بەرامبەر ئەم ساڵی خوێندکارانی پۆلی 12 ماوەساکان لەبەر مەسلحەتی خۆیان، ئەگەر مەسلحەتی تەلەبەیان ویست بە ئەو شتان ناکرد، ئیمزان لە تەلەبە کۆ کردەوە بە بیانووی ئەوە بەحساب کوردی زمانی دایکە و ئەو شتانە بۆ خۆ پیشاندانەکان هەزارانی وەک ئێمی لێ بوو، دوانی وەک ئەوانی لێ نەبووە. بەڕاستی زۆر حیفە. هیوادارم خوێنی باڵا دکتۆر بەڕێزارام پێداچوونە بکەن بۆ بڕیارە و بڕیاری خۆیان گۆڕن و ئارەزوومەندانی کوردی و عەرەبی گەڕێنەوە.